میوانێک سینەماکارێکی دیار میوانی ئێمەیە گفتوگۆکەین دەربارەی پرۆژەیەکی تایبەت کە لە ئێستاە بەشێک لە فیلمەکانی لە شاری سلێمانی و بەتایبەتیش لە نێو سینەما سالمان نمایش ئەکرێت و بە خۆشحاڵیەوە خاوەنی چەندین فیلمی سینەمایی زۆر تایبەتە و لەگەڵەوەش هاتوانیوێتی کە لە چەندین فستیڤاڵی جیهانیان بەشدار بێت و فیلمەکانی بتوانن کە لە کێبڕکیا بن و بتوان خەڵات بەرنەوە ئەو سینەماکار و دەرهێنەرە عزیزەر زۆر بەڕێز کاک سالم سەڵاوەتیە کە میوانی کورسات مەگەزینە. کاک سالم زۆر بەخێر بێی، سڵاو لێبێ. سڵاتان لێبێت، سپاس بۆ ئێوە بۆ داوەتان. زۆر سپاس بۆ تۆ، زۆر بەخێر بێی. پێم خۆشە لە پرۆژەکە و دەست پێ بکەم دواتر بێکمان باسی بەشێک لە فیلمەکان و لە ئەو خەڵاتانەکەی و چۆنەتی بەرەمێنانی فیلمیش با دەرفەت بێ کۆمەڵێک پرسیاریش لەو بارەی بکەم. بەسە پێم خۆشە بزانم ئەم پرۆژەیە چۆن بوو، بیرۆکەکەی چۆن بوو کە بەشێک لە فیلمەکانی خۆت بێنتە شاری سلێمانی و نمایشیان کەی. پەیوەندی ئێمە وەکو سینەماکارەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە سلێمانیە و لە شوێنەکان تر باکوور بێ باشوور بێت ئەم پەیوەندیە بەردەوامە. ئەگەر وەزعەکان باش و خراپ بێت شتێکە خۆشەم پەیوەندیە هەیە. لە ڕێگەیەکی لە هاوڕیانەوە بوو کە باسی پیشنیاریەوە کرا کە بەرحاڵ لە سینەما سالم پێشتر سینەما سالم پیشنیاریەوەیدا بوو کە فیلمی ئەخیری درێژی من کە باوکانە کە لێرە ئەنسازم کردووە و فیلمە لێرە نمایش بکرێت. دامان نابوو کە نمایشی ئێرانی تەواو بێت، جارێکان نەکراوە. دوایی قسەیەوە کرا کە ئەم پرۆژە دابنێت هاتنەوەیەک بەسەر فیلمەکان، فیلمە کورتەکان لە فیلمە درێژەکان کە لە بەرنامێکەوە بکە بە خۆشحاڵیە و لەم ماوە قرارەکە و کارە بکرێت. تاشان گرنگ بوو بۆت بەشێک لە بینەرانی بڵین سلێمانیش بتوانن کە فیلمەکانی تۆ ببینن و ئەوەی کە دوێنێژ ئاگادارین لە دوێنەوە فیلمەکان نمایشکرێ و بەشێک لە کورتە فیلمەکانی تۆش نمایشکران، کاردانەوەی خەڵک چۆن بوو، بینەران چۆن بوون لەوێ؟ بەدڵنیایە و شتێکە بۆ هەر هەموو فیلمسازەکان داهێنەرەکان گرینگە ئەوەیە کە تاوجێکە کە بکردیە فیلمەکانیان ببینێت و باشتر ببینێت و حتممەە کە من وەکو سینەماکارێکی کورد پێش هەر شوێنێک بۆم گرینگە لەوەی کە فیلمەکەم بکرێت لە یەکەم جار لە کوردستانە ببینێت، ئیستا لە هەر شوێنێکیان لە هەر پارچەیەکە کە بێت. سلێمانی دەوڵەمەندێکی زۆر زۆر تایبەتیەوەیش بینەرە کە جیاوازە بەرامبەر بە ئەو پارچەکانی تر. من هەمیشە سەرسامی ئەو شتە بووم، ئەگەر لە فستیواڵان بەشدار بووم، ئەگەر لە بەرنامەی تایبەت بووە. دوێکەش وەکو ئەو جارانی پێش بۆ من شتێکی زۆر خۆش بوو، بە تایبەت لەوەی کە ئەخیر فیلمێکە لە ناویە فیلمێکی کورتە، چۆن ئەو فیلمانە فیلمی کۆنن تقریباً لە 20 ساڵی پێشەوە و لەوانە بێت دەست پێەکە تا 4-5 ساڵی پێش. ئەوەی کە ئەو فیلمیچە بینەریە، چۆن ئەو فیلمە بە تایبەت فیلمی ئەخیری کورتێکە لە ناویە بەناو سەمای بۆ ئازادی بۆ من زۆر زۆر گرنگ بوو کە ئەمە ئەگەر لە هیچ کنێکی دنیا نەبێن لە کۆمەڵگای کوردیا ببینێت و خۆشحاڵ بووم لەوەی کە لە سلێمانیا بینیریە، هاوڕیانم بینیان، خەڵک بینیان و ئەو هەستەکە دەربڕیان بە فیلمەکە بۆن زۆر زۆر جێگەی خۆشی بوو. فیلمەکانت چۆن هەڵبژارد بۆ نمایشکردن لە شاری سلێمانی؟ خۆیان داوان کرد یاخود بەڕێکەوتن یاخود خۆت حەزت کرد ئەو فیلمانە بینەرانی شاری سلێمانی و خەڵکی شاری سلێمانیش بینن؟ من بە جۆرانێک سەلیقەی ئەم دێویشە ناسم، چۆن خۆم وەکو ڕۆڵی سلێمانی شەزانم سنە و سلێمانی هیچ فەرقیان نییە. فیلمەکان فیلمانێکن کە فیکشنن، چیرۆکە و پێشتریش نمایش کرابوو لێرە، بەڵام لەناو ئەو 12 کورتە فیلمەکە هەیە بەڕاوێژێکە بوومان لەگەڵ برادران کاک ڕەوەز، کاک هەوراز، ئیتر قەرارەوە بوو کە چواردانە لەو فیلمانەوە وا بیرەکەنەوە کە لێرە زۆرتر استقباڵی لێ بکرێت و حەزی پێ بکەن لەو فیلمانە بێتەوە. فیلمی درێژێکیش هەیە کە ئەویش چۆن لێرە نەبینراوە، ئەو فیلمیشە بەرحەڵدا بنێریت، یانێ وەکو بەشێکی زۆرتر وەکو ئەو بوو کە بەرحەڵم دێەوە ویستیان کەم فیلمانە بێت و بەشێکیشی دوانیان لە فیلمەکان فیلمانێکە کە نەبینراوە ببوونەوە بوو. کارکردن لە بەرهەمێنانی فیلمە بەتایبەت بۆ دەرهێنەران زۆر قورسە، هەم ئەبێت چیرۆکێک هەڵبژێرێت، هەم ئەبێت کۆمەڵێک ئەکتەری باش هەڵبژێرێت و هەم بتوانێت کە لەگەڵ سینارێستا کۆنتاکتێکی باشی هەبێت و دواتر دانانی لۆکیشن و زۆر قورساییتر کە یەتە ڕێگای دەرهێنەر بەتایبەت زۆر کات ئاماژە بەواکرێ. بەرهەمێنانی فیلمێک لەکوێ دەست پێ کات لە لای کاک سالمەوە؟
البته جربت علی که اون دکتر سایز مخم خیلی بیلیه که مو خیلی قرص بیت حتما وایه وکو هر کاری وکو هر ایشک بشکل سختی کاره که بشی سختی کاره که تاین هر وقت بیشین ریکاره ویا او بشی پری پروداکشن مثلا که تو ابد استافی خود طلبجری تو ابد اکتر کان طلبجری بتایبت ل ام بشوا وکو سینمای کوردی فیلم ساز کوردکان یا فیلم کوردیکان که برهم دید اما یکی لام مشکلاتی که همانه ببونه وک سینما زور کنیه لنا من وکو دولت کانی تر وکو شونه کانی تر شاید رنگ لو بیر که لباش تکنیکی کانه لهر بشه که استازور زور باشتر بلام پیشتر و ابو که تو سخت بود مثلا تو اکتری لا تمنانی جیاوازا جن بیچه پیاو بیچه مندال بیچه پیر بیچه گنج بیت اوشتانه رنگ کمیک سخت بیت و ایمیش و ابو که زور جار مجبور بودین که تو بیت لا اکتری وەکو لای ئێمەژن پێ نابازیگەریا ئەوکە ئیشی نەکردوێت تۆ بتانیێوانە هەڵبژێریت ئەمە یەکی لەو بەشە سەختەکان بوو کە ئەگەر ڕەنگە تۆ ئەم بەشیە غەڵەت بۆی بچیت و نەتانی دروست هەڵیان بژێری ڕەنگە لەوە بکە تۆ هەموو زەحمەتی چێت نەتانێ بە باشی ئەو جۆرەکە ئەبێت دەربچێت بەڕاستی فیلم سازکردن لە کۆمەڵگەی کوردستاناتە لە هەر هەموو شوێنە هەموو ناوچەکانی کوردستانە بەڕاستی زەحمەت ببوونیەوە کە تۆ پاڵپشتی پرۆداکتت زۆر زەعیفە وەکو شوێنەکانتر نییە کە دەوڵەت ببێت وەکو شوێنەکانتر نییە کە کۆمپانی بە زۆر بێت کە کۆمپانی هەبێت کە بتانێت لەناو کارەکان تا بەشداری بکات و بەشی تایبەت زۆر زەعیفە تۆ بێت کە خۆت وەکو فیلمسازێک لە بیدایەتەوە بۆ جێبەجێکردنی باجێت بیگرێت تا ئەوەی کا فیلمەکە تەواوە بێت و ئەخیرە خۆت سەرپەرشتی بکەیت و زەحمەتی بۆ بکەیت ئەمە ئەو بەشە قورسەسە بەڵام وای لێ هاتێکە لەم ساڵانای سەوەکو من وەکو 35 ساڵێکە کە خەریکم کارکەم عادەتمان کردووە عادەتێکی خۆش نییە حەز ناکەیت تۆ بەم عادەتە حەزەکەی وەکو ئستایلێکی نۆرماڵی سینەما کە لە عالەما هەیە توێش فیلمەکان بکەیەوە بە ئاسوودەی فیلمەکانەوە کار بکەیت ئەمە یەکە ئێمە بەهمەن کاک بەهمەن کە هەر کاتێکە فیلمی دروستە کرد بەهمەنی پێش فیلم و دوای فیلمان بوو کە تۆ دوای فیلمەکە دی کە چەندێک بە موەسپیەکانی بەهمەن ئیزافە بووە ڕەنگە قەرار نییە ئەم کارە بکرێ بەڵام ئەمە ئەو بەشەسەوە ئەوە باسیەکەم باسی وەبەرهێنانەوە بەداخەوەکە جارێکانیش بەردەوامە یانێکانێکی لە مشکلەکان ڕێک ئێستا هەرەوەیە باشە کاک ساڵم با لە هەر چوار پارچە ئەگەر ببینین کۆنتاکتێکی باشەیە لە نێوان هونەرمەندان و سینەماکارانە بە شێوەیەکی کچەبەجێ خۆشحاڵیە و هەوڵەکانیش زۆرە بۆ بەرەو پێشچوونی سینەمای کوردی و هەر بڵێم هونەرمەندێک هەر زەرهێنەرێک هەر ئەکتەرێک لە لای خۆیەوە هەوڵ ئەیە کە شتێک پێشکەش بە سینەمای کوردی بکات بۆ ئەوی لانی کەم بە بەراورد بە 20 ساڵ بە 15 ساڵی پێشووتر ئێستا هەزەکەین فیلمە سینەمایەکان باشترن و هەندێک لە فیلمەکان لە شاشەکانی سینەماشەوە نمایش ئەکرێن ئەمە جێ خۆشحاڵیە لەگەڵ هەموو ئەمانەیە بە ئەنجام گەیاندنی دیارە فستیڤالەکان و چالاکیەکانیش بۆ سینەما لە هەرێمی کوردستان هەیە ئەمە تا چەند جێ خۆشحاڵیە بۆ ئەوەی سینەماکاران کە دەرفەتێک بێت بەشدار بن کێبڕکەیەکی جوان هەبێت لە نێوان سینەماکارانی کووردا فیلمەکان نمایش بکرێت کۆمەڵێک چالاکی جیاوازی سینەمایش ئەبینین کە ساڵانە بە ئەنجامە گەیاندرێ بەدڵنیایی ئەو یەکێک لەو بەشانەوە جێگەی خۆشیە ئەو پەیوەندیێسا بە تایبەت دوایە ساڵانی 2003 و 4 و 5 لەو کاتانە کە ئیتر فستیواڵەکانی ئەم دێ و گیانیان گرت ئەم ئێرتباتە زۆر خۆشتر بوو و باشوور بوو بە شوێنێکی پەیوەندی هەموو ئەو هونەرمەندە سینەماکاران و دڵنیام بۆ بەشە هونەریەکان تریشی هەروە بووە حتما تۆ کاتێکە فیلم دروستەکەیت بەشێکی پری پرۆداکشنە بەشێکی پرۆداکتەوە بەشێکی مهمی دیتنی فیلمەکانە
ئەمە هەمیشە بێکێک لەو مشکلانەکە هەمانە دیتنی فیلمەکانمانە ئەو بەشە جیا لەوەی کە بەرحاڵە بەشەکان تریش مەشاکلی خۆی هەیە. فستیواڵەکان تا ڕادێک خۆش بووە و باشیش بووە و تۆ هەمیشەش داخیەوەتە بێ کە فستیواڵ هەیە کە یەک جارە کردیە دوو جارە کردیە دوایەوە ناکردیە دوایەوە ئیسە لەسەر وەزعەکان کە بەرحاڵ هەیە نازانم داعش تێ کۆڕۆنا تێ فڵان تێت داخریە دێتەوە. ئەمان جێگەی خۆشەوە توانی پەیوەندیانێکی زۆر باش دروست کات. من ڕەنگە ئێستا لە سلێمانی بە نازەی سنە هاوڕێی بێ هاوڕێی سینەماکارم بێت و زۆربەی شای لە ڕێگەی فستیواڵانە بووە. بەڵام یەک مشکلەیەکی گەورەترەوە سەرە مهمتر گرنگتر ئەوەیە کە ئەیمە هۆڵی دروستی سینەمامان بۆ عرضکردنی فیلمەکان نیە. یعنی ئەو ئەتوانێت کە مەسەڵەن بتوانێت گرنگیکی باشتر بات بوو دیتنی فیلمەکان. پەیوەندیەکان دروست ئەکرێت و تۆ بۆ وەزعی چەوە ڕاهاتویت ئەتانیت فیلمەکان ساز بکەیت بە ئاسوودەی بە نۆرماڵی بە سەختی. بەڵام ئەمەی کە دوایی ئەم فیلمانە ببینریت لەوە یەکە لە کوردستانی لای ئێمە تۆ هۆڵ هەیە بەڵام زۆرتر فیلمەکان فیلمانێکە کە لە ئێرانە بەرهەم دێت و ڕەنگە کوڕە کوردەکانیش لەوەیە کە فیلمەکانیان سازەکەن بۆ کۆمەڵ بۆ ئەو ئیجتماع بێکت لەو دێوهن. من دوورم لە فیلمەکان وە لە باکوور سازەکەی دوورم لە فیلمەکان وا لە ڕۆژاوا سازەکەیەوە لە هەندەران سازەکەی و لە باشووریش هەروە. ئەمەی کە هۆڵ بێت کە بەردەوام نمایش بکات و ئەو نمایشکردنە هاتوچووی پێوە بێت ارتباتی بێت. ئەمە ئەوێتە هۆیەوەی کە خەڵکیش لەولاو عادەتکەن بەوەی کە فیلمی کوردی ببینن و فیلمی کوردیش ئەچێتە ناو ئەو باکسانە واتە وەکو حتا باکس ئافیسێ بینی. کارم سەرەوە نییە کە بەرحاڵ کوالیتە و قۆناغی فیلمەکان گەیشتووە بۆ جێگەکە لەوەی کە وەکو باکس ئافیس پیا بڕوانینیانە. بەڵام مۆزۆم سەرەوەیە کە هۆڵی سینەما وەکو ئەو شتە ستانداردەوە لە دنیا هەیە. ئەو بەشەسە کە پێم وابێ کە جارێکان ئێمە مەگەر ئەوەی کە مەسەڵەن شتانی کیاوە ئەمانە دەگمەنە لەوەی کە مەسەڵەن هاتنەوەی بە فیلمەکانی تو لە سلێمانی بزیە لە باکوور بێ لە شوێنێکی تر. بەڵام ئەمە نابێت ئەوەی کە سینەمایك بێت کە بەردەوامی فیلم نمایش بات. سینەما سالم هەیە بەردەوام ئەگەر فیلمی سینەماکارەکان بێت هەوڵی داوەلەوەی کە فیلمەکان نمایش. بەڵام ئەمە زۆر کەمە تۆ ئەبێت لە هەولێر لە کەرکووک لە سلێمانی لە دوهۆک لە باغینەکان هۆڵی تایبەت بن بۆ فیلمەکان و فیلمەکانیش بەردەوام لەسەر شاشەی سینەما و بێت خەڵک بڕۆن بۆی و عادەتی پێ بکەن. ڕاستە بۆ هیوایەن کە لە ئایندە ئەم بابەتش وەکمان بابەتێکی گرنگە بەشێک لە فیلمەکانت بە خۆشحاڵیەوە وەکو سینەماکارێکی کورد لە بەشێک لە فستیڤالە جیهانیەکان بەشداریان کردەوە و کێبڕکیان کردەوە و خەڵاتیان وەرگرتووە. ئەم هەوڵانە چۆنن تۆ وەکو سینەماکارێک کاک سالم و بەشێک لە بەڵام سینەماکارانی تری کوردیش ئێستا بینیشان بەشانی سینەماکارانی جیهان فیلمەکانیان نمایش ئەکرێت خەڵات ئەبنەوە بەشێک لە ئەکتەرەکانیان بە هەمان شێوە خەڵات ئەبنەوە. ئەم هەنگاوانە چۆنن ئێستا و ئێستای سینەمای کوردی مەبەستم؟ فیلمە کوردیەکان بەردەوام لە فستیواڵەکان هەمیشە درۆژاونەتەوە یا بینراون لە سەردەمێکە ئەتانین بێژین کە سینەما بوو بە زمانێکی باش لە دەست سینەماکارەکان. لەو دەستپێکە بۆ ئەوەی کە بەرحاڵی ما هاتین ڕیوایەتی خۆمان ڕیوایەتی ئیجتیماعی کوردی ئەو شەوە کە پێشتر نەبوو. ڕەنگە مەسەڵەن تۆ لە بەشەکانی ترە هوەرە مەسەڵەن کوردەر بەتوانە بووی بەڵام سینەما چۆن نەبوو و دەستیان کرد بەکار وە ناساندنی خۆیان هەر بۆ دنیایش تازە بوو لەوەی کە خەریکە ئیجتیماعیک لە ڕێگەی سینەما و خەریکە بینی و زمانی سینەما و زمانی ئینسانی سینەماش زۆر باش بوو تا ڕادێک دوایی ئەوە ئیتر لە کار کەوت وەکو ئەوەی کە ئیتر ئەو جۆرەوە من بە لۆکاڵیتەی ڕوانینی فیلمسازێکی کورد و خەریکم فیلمم سازە کرد نەوەکو ئستانداردێکی سینەما. ئیتر فستیواڵەکان ئەو نەهاتە دەم ئەو فیلمانەوە جیالەوە بوو ئێمە یانێکانە ئەو پرۆسە بووە هۆیەوەی کە بەرحاڵ چەند دەرهێنەرێکی باشی کورد ناسراون بە دنیا بەشێکیان چوونە دەرەوە وەکو کاک بەهمەن بووگە وەکو کاک شەوکەت لێرە بووگە یا هۆنەر بووە لە دەرەوە یا کەسانێکی تر و ئێمەش بە زەحمەت فیلمەکانمان کە دروستە کرد و ئەمان هەناردە دەرەوە
بەڵام ئیتر لە فستیواڵەکانیش فیلمیان ئەگەر لە فیلم سازە کوردەکان نوویست فیلمی ستانداردیان نوویست ئیتر نەوەکوەوەی کە تۆ لەو دەستپێکەوە و کە وەکو ئاماتۆر بووە یا وەکو ئەوشتانە بەس وەکوەوەی کە تۆ خەریکی شتێکی تازە ئەنوێنی یە شتە تازەیتە بۆیان نەما تۆ بێت سینەما چیرۆک ئەو ستانداردەکەیە ئەمە بوو هۆیەوەی کە کەمەوە بوو. فیلمی بە خۆشحاڵیەوە مەسەڵەن لە ڕۆژهەڵات لە سنە لە کوردستانی لە ئێمە فیلم چێکردن فیلم دروستکردن وەکو موسیقا چۆن مناڵەکان حەزەکەن کە خێزانەکان حەزەکەن کە مناڵەکان یان بنێرن وەکو زمانی ئینگلیزی کە حەزەکەن فێر بن سینەمای جوای لاتێک بۆیان گرنگە ئەمە جێگەی زۆر خۆشحاڵیە هەرەمە بۆ ئەوەی کە تۆ بینی کە شوێنی پەروەردەیش هەیە لەوێ بەو ئەنازەوە خەریک ئەتوانی پەروەەر دەکات بەردەوام فیلمساز خەریکە فیلم دروستەکات فیلمی کورد دروستەکەەوە چۆن زۆرن فیلمەکانیش ئەڕوا بەڵام ئەو شتن نییە کە تۆ ئینتزارتە کە لە فستیواڵە عالمیە باشەکانە بتوانن جێگایانی باش بەرهاڵ بگرن ئەمیش ببوونەوەیە کە تو تواشاکەی هاوکات لەگەڵ تووە شوێنەکان تریش بەرزەو بوونەتەوە هەر من وەکو ئێران گەرەکەم بێ مقایسە بکەم لە کاتێکا بوو کە فیلمسازە کورتەکان لە هەموو فستیواڵەکانە فیلمیان بوو لە هەموو فستیواڵەکانە خەڵاتیان وەرەگرت بەڵام ناوچەکانی تریش لە ئەم 15 ساڵ ئەخیرە بەرزەوە بوونەوە فیلمسازەکان ئێمە ئیتر ئەو شتەوە پێشتر بوویان نەیان بوو وەکو و نەتشون ئەو جۆرەکە انتزارە چوو ئەو وەکو ئستانداردەکە ئاڵم نەکرا کە مەسەڵەن وەکو بەشی تەکنیکی وەکو بەشی حرفەیەکەی خۆیان بگەینن بۆ ئاستا ئەمە تۆزی دابەزی وەێ شتێکە بەردەوامە ئیشکردنی سینەمایە شتێکە بەردەوامە لە وەزع ئاڵۆزۆ نۆرماڵەکان دروستکردنی فیلمە ئەمە ئەو شتەسەکە جێگەی دڵخۆشیە کە سینەما بووگەسە ئەو ئامێرە بووسە ئەو زمانەکە خەڵکیتە گرنگی پێدات فیلمساز گرنگی پێدات گەنج گرنگی پێدات وە هیوادارم وا بێت کە عەقڵیەتی هەم کەلتور و هەم حکوومەت لەم دێوە شوێنەکانتر بگەی بۆ جێگە کە ئەبێت پاڵپشتی سینەما بکەن چون ئەو بەشە سەنعەتیە زۆر گرینگە و گرانی سینەماوێتە هۆیەوەی ئیتر تۆ گەرەک بۆ ئستانداردە کار بێت نەتانی بەڕاحەتی کارکوش هەمیشە کە سێری تایتڵی ناوی فیلمەکانێکین کۆمەڵێک ناوی جیاواز هەیە بۆ فیلمەکانی تۆ اینجا پێم خۆشە بزانم فیلمەکان هەمان ناوی چیرۆکەکانن یاخود لە دوای خوێندنەوەی هەر چیرۆک و هەر سیناریۆیەک بۆ تۆ دواتر ناوێکی جیاواز بۆ ئەو چیرۆکە بۆ ئەو بابەتە هەڵەبژێری فیلمەکانی من لە فیلمە کورتەکانە کە دیالۆگی زۆر بێژم ئەوەتە نەوەکە دیالۆگ نەبێت دیالۆگ هەیە کە بێژم لە ناو دیالۆگەکان بێت یا لە ناو چیرۆکە من زۆرتر لە کولیەتی فیلمەکانە نێوەکان مثڵەن زستانی ئەخیر بۆ من زستانێکە کە ئەو دایک و باوکە بۆ خۆیان نەگەین بەو خەونەوە بیری لێەکەنەوە کە خەونە بەفرینەکانیش ئەو بەشە کورتەکەی هەرۆ فیلمەیە ئاوێنە بزرکاوەکان لە ناو فیلمان نییە بەڵام ئاوێنە بزرکاوەکان ئاوێنە ڕنگ پەڕیوەکان چیرۆکی ژیانی ئەو خانمەسە و هاوسەرێکە لە زیندانە یا سەمای بۆ ئازادی دایکێکە کە بۆ هەر جوانێ یا گەنجێکی کورد کە لە ئیعدام نجاتیە بێت ئەڕوات سەماعکات ئەڕوات خۆشی خۆی دەرەبڕێت ئەمە ڕەنگە لە ناو فیلمەکە وەکو عینوانێک یا وەکو دیالۆگێک نەبێت بەڵام ئەمە ئەو شتەسەوە قەرارە لە پاڵ فیلمەکەەوە بێت بۆ کەم مەسەیجەکەی تو باشتر بگەینێت بە بینەری خۆت بەشێکی زۆر سەختی فیلم دروستکردن بۆ من پیاکردنەوە عنوانە ئەو عنوانیشانەکە بەڕاستی وەکو حەملێکە ڕاستە کاک سالم دوا پرسیارم بۆ بەڕێزت بزانم پرۆژێ ئایندە چی ئەبێت فیلمی تر ئێستا لە بەردەستە سیناریۆی تر هەیە چیرۆکی تر لە مێشکی تۆ هەیە بتوانی کە کاری دەرهێنانی بۆ بکەیت پرۆژەی لەو شێوەیە هەیە یاخود جارێ ئەم پرۆژەی تر وەستا
من یەکێک لەو شتانە کە بووی هۆیەوەی کە بێن بۆ ئەم دێ و فیلمەکان بەرحاڵ نمایش بکردیە بەشێکی ئەوە بوو کە بتوانم لە پاڵەوە بتانم هەڵ بم بۆ فیلمی نوێکی خەریکم دروستیەکەم لە لای خۆمان کە بتانم بەرحاڵ ئەگەر بەشی تایبەت بێت یار بەشێک بتان بیرمی یارمەتی چۆن فیلمێکەکە بۆم ئەو شتانەکە ئێستا وتم لەوەی کە فیلمەکانمانی تر بگەیت بۆ خۆناغا و ئەگەر وا ئەڵم خۆش مەبێت حتمما وایش لەناو کارەکانمان بڕوانم پێ ئەوەی کە وەزع و شرایطێکی بۆ دروست بکەم کە ئەو ئستاندارد خۆیە بێت خەریکی ئەمە پرۆداکشنی فیلمێکی درێژە لەبیە وەزعەکە لەو دێ بە تایبەت لە بەشی ئابووریە و هەروەها وەزعیکە لەوێ هەیە لەوانەیە کە بەرحەڵ بۆم چۆن گەرەکمان وەکو تایبەت وەکو 100% تایبەت بێ فیلمەکە خەریکی ئەوەمە فیلمەکان ماوەکە لێرە نمایشی بکەم لە کورت و درێژ بۆ ئەوەی کە بڕۆم بە شوێنانی من تا ئێستا نەهاتوم لێرە تەقدیمی هیچ کارێکم نەکردووە وەزعەکەم ئەزانی کە هەواڵەکان بەرادەران من چۆن هاتوون کە مەسەنگەریان بوویت فیلم دروستکەن چۆن هاتوون بەدەمیانە یا چۆن کراوە چۆن نەکراوە حتا ئەزانم کە لەم دێویشە و کەمە کوڕیانە هەیە بۆ کە بەرحەڵ هاوڕێ فیلمسازەکان بەریکیانە فیلمەکەیان دروستکەم بەڵام بۆ ئەوەی کە ئەگەر نەکرا ئیترم جارە گلەیم ئەبێت ئەم جارە بە دڵنیایی و گلەیم ئەبێت لە سەرمایه‌داری کورد لەوەی کە هێشتا دوای ئەم ساڵانە عەقڵیەتی نەگەیشتووە بۆ کە ئەگەر انتزاری لە من هەست کە من فیلم دروستکەم و فیلمی کوردیش دروستکەم ئەوی شەشە بێتە پاڵی منەوە بێتە پاڵی هاوڕیانی من بە هیوای بەردەوامیت سوپاس بۆ بەڕێز سوپاس بۆ بەڕێز سارم سەڵاتی دەرهێنەر کە لەم بەشەی کورسات مەگەزین لەگەڵمان بووی دووبارە بەخێر بێ سپاس بۆیەوە زۆر سپاس بۆ تۆ